سڵاوی کامەران حاج عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئێستا ئێمە بەرەو باشباغ بەڕێکەوتوین، دەمانەوێت بزانین ئەو تەنکەرانەی کە بنزین دەهێنن چ جۆرە بنزینێک دێنن، نەوتەی لەگەڵە یاخودنا وەک باسی لێوە دەکرێت سەرچاوەی هێنانی ئەو نەوتە کە بەڕاستی بۆ بنزین بەکەڵک نایێت. باشباخە، پەرویزخانە، حاجی عومەرانە. ئێمە هەوڵ دەدەین لە هەردوو ئیدارە لەنێو هەرێمی کوردستان، لەنێو لەم سنوورە لە پارێزگای سلێمانی باشباخ بەسەر دەکەینەوە، لە سنووری پارێزگای هەولێر حاجی عومەران بەسەر دەکەینەوە. با بزانین چۆن قاچاقچێتی بەم نەوتە دەکرێت و ڕاستی ئەم دەنگۆیانە چییە؟ ئێمە لە دەواازەی سنووری باشماخین، دەواازەی نێودوڵەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. وەک دەبینن ئەمە گۆڕەپانی ئەو تەنکەرانەیە کە بنزین، گاز، نەوتا، چوزانم هەموو ئەو مادانەی کە بنزینی لێ دروست دەکرێت لێرەوە دێتە نێو پارێزگای سلێمانی، هەندێک جار لێرەوەش دەچێتە پارێزگاکانی دیکەی کوردستان. بەر لەوەی بچم ماوەیەکی زۆرە، ینی ئەوەندە باز لە دەواازە سنووریەکان دەکرێت کە قاچاقچێتی تێدایە، ینی بەرهەمی قاچاق دەڕوات، بەرهەمی خراپ، بەرهەمی ئەکسپایر، تەنانەت ئێستا کار گەیشتۆتە ئەوەی نەوتا ینی بازرگانی پێوە بکرێت. من هەوڵ دەدەم لەگەڵ لیوان مەریوان بەڕێوەبەری گومرگی باشماخە، گومرگی نێودوڵەتی قسەی لەگەڵ بکەم، بزانم ئاخۆی سنمان دەدات کاری لەسەر بکەین، ڕێگامان پێدەدات قسە لەگەڵ بەرپرسانی ئەوێ بکەین، لەگەڵ لیژنەی پشکنین، کوالیتی کۆنتڕۆل، لەگەڵ ئەم شۆفێرانە یاخودنا. کامەران حاجی عومەر قسە لەگەڵ دەکا لە کوردستان 24. جەنابی لیوا، ئێمە لە باشماخین، بەرنامەیەکمان هەیە ئێستا قسەی زۆر لەسەرەوە دەکرێت، گوایە مەسەلەی نەوتا دێتە کوردستان و دوو مادەی تێکەڵ دەکرێت، خەڵک تووشی نەخۆشی شێرپەنجە و سەرەتان دەکات. ئێمە هاتوین بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکەین، ئەگەر ڕەزامەندیمان پێ بدەیت بە دوواداچوونێک لەسەر ئەم پرسە و لیژنەی پشکنین لە گومرگەکەی ئێوە قسەمان بۆ بکە مەمنون دەبین. بەڕێزەکەی من تۆ ئەبێت پێشەوەی بیتە باشباخ ئاگاداری ئێمەکەیتەوە. بەڵێ بەس ئەمە پێشتر باشە، بەس پێشتر برادەرانمان پەیوەندی بە بەڕێستانەوەی کردهبوو و ئەگەریش نەتوانن ئەوە گۆڕەپانەکە هەیە ڕێگەمان پێ بدەن لەوێن دەرێ قسە لەگەڵ شۆفێرەکان بکەین. لە چاوەڕاستەکەی من ئەوەی تۆ ئەتوێ عەلاقەی بە شۆفێرانەوە نییە، ئەوە عەلاقەی بە دایرەی گومرگەوەی و بە کوالیتی کۆنتڕۆڵەوەیە. بەڵێ ئێستا دەتوانێت قسەیان لەگەڵ بکەین؟ جۆ بگرا پێت باش بوو من پێیان ئەڵێم ڕێگات بدەن بچی لەگەڵ کوالیتی کۆنتڕۆڵ و لەگەڵ گومرگا قسە بکەین، لەوە زیاتر بۆتان نییە لەگەڵ کەسێکا قسە بکەن. مەمنون دەبین ئەگەر ئەو ڕێگایەمان پێ بدەیت جەنابی لیوان مەریوان. باشە، مەمنونین، ماڵتان ئاوەدان بێت. سەرچاو سەرچاو. نام ناداتەوە تاوە کاکە سەبرکەوە لە جێ چڕاگرن. بەداخەوە پاشەوەی 20 خولەک لە بەردەم دەواازەی نێودوڵەتی باشماخ وەستای تیمێکی ئاسایش هاتنە لامان، گوتیان بۆ ئێوە نییە وەکو کوردستان 24 بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکەن، ئەمرمان بۆ هاتووە. ئێمە گوتمان لە هەولێر هاتوین، پێشتر قسەمان لەگەڵ ئێوە کردووە، ئەمە پرسێکی حەساسە، خەڵکێکی زۆر باز دەوە دەکات کە لێرە قاچاقچێتی بنزین هەیە، قاچاقچێتی نەوت هەیە، خەڵکی فەقیر ڕەشوڕوت بە گیانی ساغ دەبێتەوە، تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت. دەمانەوێت ڕاستی ئەو مەسەلەیە بزانین، ئەگەر ڕاستە پێمان بڵێن ڕاستە، ئەگەر ناڕاستە پێمان بڵێن ناڕاستە. گوتیان بە هیچ شێوەیەک نییە، تەنانەت ڕازی نەبوون لەگەڵ شۆفێرانی ئەو کام تەنکەرانی کە لە ئێرانەوە دێر قسەیان لەگەڵ بکەن. گوتیان ئەوانیش قەدەغەیە، بە هیچ شێوەیەک ڕێگا بە ئێوە نادرێ قسە لەسەر ئەم بابەتە بکەن. ئێمە ناچاری هەوڵ دەدەین
شۆفێری تانکەرەکان بدوێنین تەواوی ئەو ڕێگایە تا دەگاتە سلێمانی لە سلێمانیەوەش بەرەو حاجی ئۆمەران دەڕۆین بزانین لە حاجی ئۆمەران چی دەگوزێت. ئێستا ئێمە لە گۆڕەپانی سوتەمەنین لە سلێمانی لێرە کۆمەڵێک شۆفێری خەڵکی ئێران لێرە کەسابەتی دەکەن ئەوە هەموو تانکەرەکانی ئەوانە. تۆ چەند ساڵ ئەو کارە دەکەی؟ وەلای من لە ساڵی 2023 چ دەینی؟ وەلای سوتەمەنیەوە وەکو چی؟ هەموو بنزین گازل بنزین نەوت نەوت دەینێ کوردستان بەخوابەت لە حکوومەتی کوردستان بڵێ دەینە سلێمانی سلەیمانی هەولێر چ دەینیە تو چ دەینی؟ بنزینە بەس بەنزین؟ چ جۆرە بەنزینێک؟ بنزین لە بەندەر ئیمامەتەرین بۆ ئێرە بنزینی سۆرە بنزینی چەند جۆرە بەنزین دەینێەوە؟ دوو جۆر یۆرۆ بنزین یۆرۆ کۆمپانیای زۆر هەیە بەنزینی کوالیتی بەرز دەهێنن یان نزم دەهێنن؟ وەندا کوالیتی بەرزە بەرزە بەس هەندێک دەڵێن نەفتاوەیە نەفتاوە و ینی خراپەکە دێتە کوردستان ناوانە ئێران باشترین بنزینی بۆ کوردستانە ئەنە و پاڵایشکا خۆی مەسرفەکەیدان بۆ عراقیش ئەینەریدان ینی لە لێرە ئێران لە پاڵایشکا تێنیمێ پاڵایشکان حکوومەتە ینی بەنزینەکە دێنە کوردستان دێنە سلێمانی لێرە دەستکاری دەکەن دەستکاری خراپی لێرە دەستکاریەکە ئەگە خراپ بێ ئەگەر خراپی لێرە دەست باشە خودم من هیدروکاربن هاوردمە بۆ سلەیمانی هیدروکاربن هیدروکاربن من دانا پۆمپە بنزینەکەی بازیان وتم ئاغا ئەمە هیدروکاربونە بنزین نییە وت تێکاریکان خۆیان تێکاریکان خۆیان وەیان گۆت خودی عێراقیەکان تێکاریکان تێکەڵی دەکەن ئیرانی گۆتت ئەمە قەدەغەیە خراپە بەنزین نییە خود عێراقی تێکاریکرد ئیرانی دەستکاری لا پڕۆمە میثانۆل متانۆر هیدروکاربۆن MTB گشتی تێت بوو عێراق دێ ئێمە وێرە خالیەکەم دی نازانێ خۆیان چیەکەن خۆیان تێکاریەکەن باشە تۆ برتە بازیان ئیرانی دەسەری نایە بشون نمونە لەدی بیگرە هەیە لە بنزینی ئەوەسا بەنزینی باشە بنزینی باشانە ئیرانە بۆ وەلی نمونە بگرە بین چوونە یانە خۆیان تێکاریەکەن زۆر جوان ئێستا دێمە لای جەنابەت ئەمە یەکێک لە شۆفێرەکانە ئەمە چەند ساڵە کەسابەتی دەکەمان هەموو شۆفێری کاسبی ئێرانین بە تەنکەر بنزین دێنن دەڵێن کاکە بنزینی ئێرانی بنزینێکی زۆر باشە بنزینە کە کوالیتی بەرزە دەرەجەیەکە بەڵام کێشەکە چییە کە دەهێنینە کوردستان لێرە دەستکاری دەکرێت فێڵی دەڵێ نمونەمەیە فەرموو کاکە و نمونەی هەیە دەڵێوەرە نمونونەکان سیر کە 4 مادەی تێکەڵ دەکەن کوالیتی بنزینەکان کەم دەکەنەوە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان وا دەکەن نرخەکە دابشکێ بەڵام لە کۆتادا نازان چەندە زەرری تەندروستی هەیە. پێم بڵێ ئەمە نەوت هەیە ئەمە نەفتایە نەفتایە باش ئەوە چ جیاوازیە لەگەڵ بنزین ئەوە سوکترە لە بنزینی ناکرێەوە بە یەک جای لە سیارێکی ناسووتێ چکە زۆر خەفیفە تەوافی وەی 750 تەوافی بنزینی نۆرمال 735 باشە چی لەگەڵ تێکەڵ دەکەی ئەوە دەکرێگە بنزینی قرس دێ قرس بە ناوی چییە؟ ریفۆرمێن بەڵێ بنزینە یان بنزینی قورسی پێ دەڵێن ناکری ئەوش بەس بەتەنێ لە سیارێکی ئەو ریفۆرمێنتە لە چێوە دێ لە ئێران دێ لە ئێران دێ تەنی بە چەندە؟ بەخوای تەنی تقریبا دەوروبەری 600 دلار $600 لەگەر ئەوەی تێکەڵ دەکرێت بەڵێ لەگەڵ نفتەی تێکەڵ دەکرێت بەڵێ ئەو کات دەبیت بە بنزین دەبتە بنزین بەێ دەبتە بنزینە طبیعی یان دوورە لە تێکەرە بەنزیەکە هەرزان ڕادەوەستی گرانە بەخۆی بنزینی چاک ئەو هەرزانم نفتایەکە هەرزانە چەند دەوەستی لتری 300 دینارەوە بزنیارەوە باشە پێم بڵێ ئەگەر ئەو نفتەیە لەگەڵ ریفۆرمێت کە تێکەڵ دەکرێت 350 لتری 320 چەند دەبێت لەگەڵ ریفۆرم زیاوە بەخۆی بەتەناتەنی بە $300 ئەو نفتایە کە بەڵام ئەو نفتایە بەتەنێ ناکرێت ئەو نفتایەکە لەگەڵ ریفۆرمنت و چەند مادەشی لەگەڵ ریفۆرمنت تێکەڵ بکرێت ئەوە ئینتازی سەرەتای خامە کە نەوتی خام ئیش پێ دەکەی لە مەعاملەکان سەرەتایەکەی ئەوەیە بنزینێکی خراپ ئەو پێی درێن نەفتا ئەوە مادەی ڕساسی تێدایە هەندێک مادەی خراپی تێدایە دووبارە تەسفێ دەکرێتەوە مادە خراپەکان لێ دەردەکەن ئۆکتانی هەندێک بەرز دەبی سلڤەری بەرزە
ئۆکتانیشی نزمە سلڤەری بەرزە ئۆکتانی نزمە ئۆکتای نزمە ئۆکتانی دەبتە 88 سلڤەری دەبتە 250 لتری چەند دەوەستێ لتری تقریبا 300 دینار دەوەستەی نەفتایەکە بەتەنێ بەتەنێ بەڵام لەگەر ریفۆرم تێکەر دەکرێت ئەو ریفۆرمە لە ئێران بە کۆنتترۆل دادێ کۆنتترۆلی حکوومەت بە سەیتەرە و بە فەحس و مختبەر دێتن باشە من یەک پرسیار لە ئێوە دەکەم بەس میتانن ممنوع بێ ها قاچاق دێتن ئەگە بژێ بە قاچاق دێت لە حدودی سلێمانی داخل بکرێ بە جریکان و چ نەک بە تڕێلا بە جریکان و چش بە قاچاق بینن دەنا ممنوع لە هەموو دنیای میتان بۆی مادەی ڕەساسی زۆرە مادەی ڕەساسیش لە دووکەرەکەی سەرەتانی پەیدا دەکات وڵەکە کامەران ئەمەی کە باسەکرێ ئەوەی لە ئێرانەوە دی ئەوەی لە تورکیاوە دی ئیستا تەنی بنزینی تورکی بە پشت 700 دلارە تقریبا 750 دلار ئەگەر تۆ بتەوێت سیارەکەت بێنی لتر بە لتر نە بڵێ کاکە من بنزینی تورکی تێکم بە سیعری نۆرمال تقریبا 750 دینار وەسێ لەسەر ئێمە کە تاجرین کە جوملەچین ئەلێرە ئەمە یەک ئەجا با بۆ باشە بۆ هەرزانترە لە بازار تۆ با خزمەتەکەم ئەمە بە نسبەت بنزین تورکیەوە بە نسبەت دوسێ بنزین لە ئێرانەوە دێ ئەرەک دێ دەرەجەیەک ئەرەک دەرەجە دوو دێ ئەمە سۆپەر و محەسەنە ئەمانە کە دێنە سلێمانی دێنە هەولێر دێنە دووەک ئێمە ناتوانین یعنی ئەرەکەکە 700 دینار لەسەرمانەیە جەنابەت بەنسخانێت بۆ بنێرین بە 500 دینار تۆ بێتە 525 ئە بنزینێک دێ لە ئێرانەوە یعنی تۆزێک لەگەڵ بڵێن نۆر ئەویش نۆرماڵی ئەم دقەیە 560 دینارەکەوێ لەسەر تاجر ناوی چێ ئەو بنزینە مەحشەری پێڵێن لەگەڵ بەندەر عەباسە لەگەڵ ڕێزما بۆ هەنێ خەڵک هەنێ کەیس ئەجوڵێنن ئەمە هەنێ شتەیە لەبەرەوەی ئیستا لەم تانجروەیە کە تقریبا لەوانەیە 50 ساحیتیا بێزار لە 1000 عیلە ئیشی لەسەرێتی ماوەیە ڕاستە مەسفاکان ئیشیانەکرد ژینگەیان پیسەکرد ئەوە نەما ئەوە ئیستا ساحەکەیەمی هەموو دارە هەموو ژینگەیەکی پاکە بەڵام بە نسبەت نۆرمال حەزەکەم نۆرمال بڕوونکەمەوە ئیستا من خۆم بنزیخانەمێ لترێ دەمە 540 دینار ئەم 540 دینارە ئەگەر بێت و ئەو بنزینەی لە ئێران و تورکیاوە داخل ئەبێت دێتە سلێمانی دێتە هەولێر ئێمە بیدێن بە 540 دینار ئێمە لتری 40-50 دینار زەرەکەین چونکە بنزین کەمکردنی هەیە لە زۆربەی کۆگاکانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان بە تایبەت کە ئێستا ئێمە لە سلێمانین لە هەر شوێنێک تاقیگەیەک هەیە چونکە بەڕاستی مەسلەی بنزین گاز و بەرهەمەکانی دیکەی بنزین محەسەنە سوپەرە نۆرمالە بۆ تا وەکو بڵێ تاقیگەی پێویستە تاوەکو بتوانرێت باشترین بنزینیان ئەو بنزینانەی کە ئەوان دەخوازن بەرهەمی بێنن ئەمە وەکو یاشێخ باسی لێوە کرد ئەم تاقیگەی کە ئەوان ئامادەیان کرد و هەمان ئەو تاقیگانەیە کە لە دەواازەکانی سنووریان لە وەزارەتی سامانە سروشتیەکان پشکنین بۆ بنزینەکان دەکرێت پێم بڵێ شتێک کە بنزین نەبێ چۆن دەکرێت بە دوو مادە ببێت بە بنزین وڵی خۆی ئەگەر دوو مادە نەبێ مەسن بۆر بنە ئەگەر موادێکی شیمیایی بێدەوانە ئەوە بڵێن بە حسابێگەیە بە ما داخل دەکەن ئەمانە غێری بنزینەمانە بە ما داخل دەکەن ئەوە بە بنزین داخل نابێت ئەمانە یعنی مواصفاتی بنزینی تیانە مادێکی ترە مەسەرن هەندێک مادەژێکە لەوانە کە کامەران مەسن MTB هەیە مادێکی محەسەناتە مادێکی زۆر باشە و زۆر چاکە ئەو مادێ داخڵە بێت ئەو شێکی خراپ نیوەمانە بەڵام لە زەمنی شەلاوی هەندێک شت خراپ دێداغڵە بێ بەڕاستی منەکو خۆم شخصی خۆم نە حەزم لێتی و نە پێشم خۆشە داخڵ بێ و نەخۆشم ئێش لەسەرەوە باشە من لەگەڵ چەند شۆفێرێک کە لێرە کار دەکەن باسییانەوە کرد گوتیان کوالیتی بنزینەکانی ئێمە زۆر باشە بەڵام لە زۆر شوێن بە ئەنقەز دەستکاری دەکەن خۆیان دەڵێن بە چاوی خۆمان بینیومانە نەفتا و تێکەڵ کراوە ئەم حاڵەتانە زۆریان کەمە ئەو حاڵەتانە ئەگەر بش بە کاکە بەڕاستیشی نسبی زۆر کەمە ئێستا بۆ منە مەسفای ئەرەکە ئێمەکە بنزینە مەسفای ئەرەکۆی نەمانە مەسفای ئەرەک لەگەڵ ئەسفانە هەردووچان ڕێنەکان ئەم نەوعەیە ئەم سەوزەیە هەم سۆپەریشی ئەم ڕەنگەیە هەم مەحەسەنەکەش هەر ئەم ڕەنگەیەمانە جاکە تۆکو خۆی بێدەمانە ئیتر تۆ ناتوانانی دەستکاری ڕەنگەکە پێدارە نۆرمالەکە زۆر جار ئەستا ئەو مەزینەی جەنابێت سوورە هەر لێوێ لە مەزدەرەکەەوە ئەبێ بەزرد وەک دەزانن بەرنمەکەی ئێمە ڕۆژانەیە بۆیە کەمیکات لە بەردەم ئێمە ناچارمان دەکات شەو و ڕۆژمان کردوتەیەک تاوەکو لە کاتی خۆی بەرنامەکە پێشکەش بکەیت ئێستا ئەمە پاشەوەی لە باشما خاتوین بۆ سلێمانی ئێستا بەم شەوە بەرەو ڕێگاین بەرەو حاجی عومەران هەوڵ دەدەین لەگەڵ بەرپرسانی
حاجی ئۆمەرانش قسە بکەین دواتر هەوڵ دەدەین وەزارەتی سامانە سروشتیەکان و بەشێک لە کاسبکارانی هەولێرش بدوێنن سەبارەت بەم پرسە. کاک مەسعود سوپاس بۆ ئەو دەرفەتە بەر لەوەی بینە لای جەنابتان ئێمە لە دەواازەی باشماخ بووین بەداخەوە ینی برادران هاوکاریان نەکردین و ڕێگان نەدا تەنانەت لەگەڵ شۆفێرانی تانکەرەکانش قسە بکەین سوپاس کە دەرگای دەواازەی حاجی ئۆمەرانت بۆ کردی بەخێر بێن سەر چاو گەڵێک بەخێر بن زۆر لە خزمەت داینە بفەر مەمنونی من دەمەوێت لەوە قسە بکەم من هەست بەوە دەکەم لە بەشێکی زۆر لە دەواازەکان ینی ئەوانی کە لە گومرگنوە بەرپرسی دەواازن زۆر دڵیان بەوە خۆش نییە ڕاگەیەنکارێک تیمێکی ڕاگەیەنکار بێتە دەواازەکان بە دوواداچن بۆ کاروبارەکانی دەواازەکە بکە. بە پێچەوانەوە ئێمە بە سینگێکی فراوانەوە بەخێر هاتنی بەڕێستانمان کرد جەنابەت تەلەفۆنێکتان کرد لەسەر بابەتێکی دیاریکرا و دەتانەویست راپۆرتێک بکەن ئێمەش ئامادەگیمان دەربڕی و بۆ جەنابێت و بۆ هەموو میدیاکارەکان ئێمە لە خزمەتدا چ کاتێک پێویست بێتن راپۆرت بکەن لەسەر دەواازەی حاجی ئۆمەران لەسەر هەر بابەتێک بێتن ئێمە زۆر بەڕاشکاوانە شەفافانە لە خزمەتدان. باشە دیارە ئاگادارن لە ماوەی ڕابردوو لە وەزارەتی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لەملا لەولا قسە لەسەر هێنانی بەرهەمێکی سوتەمەنی کە پێی دەگوترێت نەوتاو دێتە کوردستان بە شێوەی قاچاق لە حاجی ئۆمەران لە باشماخ لە پەروێزخان دەکرێت ئەمە هەتا چەند ڕاستە چەندە و بەرهەمە لە دەواازەکەی ئێوە بە قاچاق دەچێتە کوردستان. بەڵێ بەخێر بێن سەر چوان بەنسبەت بابەتی نەفتا لە حاجی ئۆمەران بە هیچ شێوەی داخلی هەرێمی کوردستان نابێتن نە بە شێوەی ڕسمی و نە بە شێوەی ناڕسمی چونکی نەفتا بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی سامانە سروشتەکان قەدەغەی داخلی هەرێمی کوردستان بکرێتن هەر بەرهەمێکی ناوتی کە داخلی هەرێمی کوردستان دەبێتن وەکو بانزین یان گازوایل یەکەم جار پێویستە ڕەزامەندی وەزارەتی سامانە سروشتەکان وەربگرێتن اینجا وەزارەتی دارایی ئابووری و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ اینجا لە سەر حدود ئێمە ڕێگان پێ دەدەن بەڵام بەنسبەت بابەتی نەفتا هەتا ئێستا ئەم دقیقەوە چەندین ساڵە لەم حدود داخلی هەرێمی کوردستان نەبووە. باشە بۆچی نەوتا یان نەوتاو قەدەغە دەکرێت هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەڕێزم هەر کاڵێک داخلی هەرێمی کوردستان دەبێتن هەر یەکێک بە وەزارەتێکی پەیوەندیدارەوە ڕەبتە ئەم بابەتە پەیوەستە بە وەزارەتی سامانە سروشتەکان سامانە سروشتەکان کە بڕیارێک دەدەر مادەیەک قەدەغە بکرێتن ڕەنگە لەبەر بابەتی کەتی ژینگەیی بێتن یان لەبەر بابەتی تەندروستی بێتن یان زیانەکانی پیشەسازی هەبێت یان سوتەمەنی هەبێتن کە تەسیرێکی خراپ لەسەر کۆی پرۆسی کارتەکانی پەیوەست بە ناو مجتمعی مەدا هەبێتن سامانە سروشتەکان یان هەر وەزارەتێکی تر مەجبورن قەدەغەی بکەن بۆ ئەوەی زیان بە هاوڵاتیان یان بە هەر بابەتێکی تر هەبێتن نەگەێنێت. باشە بەشێک لە خاوەن وەزیخانەکان لە هەولێر لە سنووری پارێزگای هەولێر باسییان لەوە دەکرد کە لە حاجی ئۆمەران ئێستا ڕێگان نادرێت بەرهەمەکانی سوتەمەنی داخلی کوردستان بکرێت ئەمە کاتیە یان سیاسەتێکی درێژخایەنە چونکە بەپێی زانیاری من زیاتر لە 20 ڕۆژەیز بەرهەمێک ڕێگای پێێنە. کا کامەران بەنسبەت بە بەرهەمی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان بە مەبەستی باشترکردنی کواڵیتی هەر بەرهەمێکە داخلی هەرێمی کوردستان دەبێت کۆمەلێک ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە ئەم ڕێنمایانە دەبێت هەموو کۆمپانیەکان هەموو بازرگانەکان جێبەجێ بکەن چێ لە ڕووی هێنانی شەهادەت منشا بێت چ لە ڕووی هێنان شەهادەی ئانالیز بێت چێ لە ڕووی ئەو مواسفاتان لە ڕێی ئۆکتان بێت یان سیلڤەر بێت کە ڕێنمایان دەردەکەن دەبێت هەموو کۆمپانیەکان پابند بن و ئەوەی تەسیرێکی سلبی نەکاتن لەسەر هاوڵاتیان یان سەر سیارەت حکوومەتی هەرێمی کوردستان بەم دوایە کۆمەڵێک ڕێنمایی زۆر باشی دەرکردووە ئێمەش ئەو ڕێنمای ئاگاداری هەموو کۆمپانیەکانمان کردووە بازرگانانمان کردو ئەوانەی کە بەرهەمی نەفتیان بەنزین داخلی هەرێمی کوردستان دەکەن چ کاتێک توانیتان ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن ئێمە لێرەدا دەواازەی نێودەوڵاتی حاجی ئۆمەران بەپێی ئەو ڕێنمایانە دەتوانین ئاسانکاریان بۆ بکەین. دکتۆر سالار بەشێکی زۆر لە کاسبکاران دەڵێ کاکەمە چەند ساڵە ئەو کارە دەکەیت خۆ ئەمە یەکەم ڕۆژ نییە سەرەتانی چی و شێرپەنجەی چی حکوومەت دەیەوێ ئەمە بنزین گران بکە هیچ لەو مادانە
خەڵک تووشی شێرپەنجە ناکات چۆن ینی ئەو زانیاریەتان هەیە بەڵگەتان هەیە کە ئەمانە مرۆڤ تووشی شێرپەنجە دەکات پێشەشی دەمەوێت ڕوون بکەمەوە کە هەموو پێکهاتەکانی بنزین شێرپەنجە دروست دەکاتن بەڵام بە گوێرەی ستاندەردی عالەمی ڕێژەکان دیاری کراوە یعنی ناکرێمە گوێ لە کابرایەکی خەڵکی بازار بگرین کە هیچ ینی نەی خوێندووە لەو لایەنەوە هیچ زانیاریی نییە ئەو کە بڵێتن ئەویان خراپیان باشێ ناکرێتن ئەمە لە لای ئێمە جانی هاوڵاتیان مهمترە لە قسەی خەڵک دەبێمە احتیمات بکەینە سەر ئەو ستاندەردە عالەمیەی ئەو هەژدە ئایتەمێکەوانە باسییان دەکەی هەندێکیان بە تەواوی بەکارنایەتن قەتع کراوە لە بەکارهێنانیان بەڵام تووشی شێرپەنجە دەکات ئاکی تووشە توش دەکاتن هەندێکیان زۆر زۆر خەتەرن و زۆر بە ئاسانی بەڵام بە شکلێکی ئام هەمویان خەڵک تووشی شێرپەنجە دەکاتن لەبەرەوە دەبی بڕەکانیان دیاری بکرێتن لە ناو بنزین ناکرێت بە کەیف خۆمان بڕەکان دەستکاری بکەنی زیاد و کەم لە ماوەی ڕابردووە وەزارەتی سامانە سروشتیەکان کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە ئێمە پێشووتە ڕێنماییمان هەبووە بۆ هێنانە ژوورەوەی سوتەمەنی و لە ناویانە ڕێگریمان کردووە کە کەمتر لە ئۆکتانی 90 نابێ هاوردەی هەرێمی کوردستان بکرێ بەداخەوە ئەوەی کە ئێستا ئێڵەن کە بنزین ڕێیان لە بنزین گرتووە ئەمە ڕێگرتن لە بنزین نەبووە بە پێچەوانەوە ئێمە داوا لە هەموو بازرگانەکانەکەین کە بنزین هاوردەی هەرێم بکەن ئەم ڕێنمانش کە دەرچووە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بووە لەبەر ئەوەی کە ئێمە ساڵانە هەموو لایەک ئاگادارین کە تووشی کارەساتی مادی ئەبینەوە تووشی کارەساتی گیانی ئەبینەوە هەوڵمانەوە کە ڕێگری لەمە بکەین ئەمەش بۆ بە دەنگی خەڵک گلەی لە وەزارەت و لە حکوومەتی هەرێمەکە بۆ ئەمە بەستەش جەنابی سەرۆکی وەزیران فەرمانێکی دەرکردووە کە ڕێگری بە هەموو شێوەیەک لەو سوتەمەنیانە بکرێت کە داخڵی ناو هەرێمی کوردستانەکرێن کە زەرەری گیانی هەیە و لە زەرەری تەندروستی هەیە بۆ هاوڵاتیان و ژینگەش پیسەکە باشە سەبارەت بە نرخ ئێستا خەڵکێکی زۆر مەترسی لەسەر ئەوە هەیە بە تایبەت خاوەن بەنزیخانەکان ئەوانەی بازرگانی بە سوتەمەنی دەکەن ترسیان لەوە هەیە نرخی بنزین لە داهاتوودا گران بێت دەڵێن ئەمە زێدەتر بۆ ئەوەی نرخی بنزین بەرز ببێتەوە ئەمە تا چەند ڕاستە نرخی سوتەمەنی لە هەموو دنیا بەپێی سعری برێنتە سعرێکی عالەمیە سعری نەوت بەرز بێتەوە سعری منتوجاتیشی بەرزە بێتەوە بە هیچ شێک حکوومەتی هەرێم ڕێگە نایەت سعری سوتەمەنی بەرز بێتەوە بۆ ئەمە بەستەش لە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر ڕوونە داوای کردووە کە لیژنەیەکی باڵا پێک بهێندرێت لە پارێزگاکان و بە سەرۆکایەتی پارێزگاکانیش کە بتوانن کۆنتترۆلی بەرزبوونەوەی نرخی بازار بکەن کە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە سەبارەت بە نرخەکان دڵنیایی دەدەن لە داهاتوودا ئەو بنزینەی کە پێشتر داهات کوالیتی نزم بوو ینی دڵنیایی دەدەن بە خەڵکی کوردستان وانەکە نرخەکە زۆر بەرز بێ لەوەی ئێستا هەیە من پێم باش ڕوونکردنێک بم بە بەڕستان بەرزبوونەوەی نرخ لە بازارە هیچ تاجرێک ڕێگە پێدراو نییە کە نرخ بەرزکاتەوە وە بۆ زانیاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە جیهانە بەپێی نرخی برێنتە نرخی نەوت بەرز بووە نرخی منتوجاتیشی بەرزە بێتەوە ئەگەر لە پێشوودا لە نێو هەرێمی کوردستان کۆمەڵێک پێکهاتەی کیمیایی داهاتنە نێو هەرێمی کوردستان بە ناوی بنزینەوە ئەوە بە بڕیارێکی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە مەودووە ئەم جۆرانەی کە بە ناوی بنزین دەهات بە ناوی جۆر بە جۆر قەدەغە کراوە سەبارەت بە نرخی بنزین لە داهاتوودا چی بەسەردێت بە قەدەغەکردنی ئەم جۆرە پێکهاتەی بنزینە یان پێکهاتە کیمیاییە وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت بڕیارێکی سەرۆکی حکوومەتمان لە بەردەستدایە نابێت نرخی بنزین لە نێو هەرێمی کوردستان بەرز ببێتەوە دەبێت ئەم نرخە لەگەڵ نرخی بازاری جیهان برێن یەکسان بێت دەبێ چاو و بیر لای گیرفانی هاوڵاتیانیش بێ کە بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان زەرەرمەند نەبن ئەوەی کە بڕیاری لێدراوە بەرزکردنەوەی کوالیتی بنزینە نەوەک بەرزکردنەوەی نرخی بنزین
لە داهاتوودا چێ دەڵێت وەزارەتی سامانە سروشتیەکان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.